کابرا تۆ ڕقت لە منە و منهەجی منت پێ باش نییە ڕەخنەم لێ بگرە بە علمی بە بەڵگە بڵێ فلانە قسەی کردوتە مخالفی فلان ئاەتەیە فلان حەدیثەیە بۆت هەیە ئەوە بکەی بەڵام ئەو هەموو درۆ دەرەسە و بوهتانە ئەوە پیاوی فلانە حیزبەیە فلانە علمانیە پیاوی ئینگلیزە پیاوی جوولەکەیە ئەوە خزمەت بەناز یعنی کۆمەڵێک درۆ و دەرەسە کە دەکرێت پەنا بەخوا لە کەسانێکی حەماسی و لە کەسانێکی تەکفیریەوە کە سەرسام دەبێ بەس جار کە ئینسان دڵی خۆی بەوە داتەوە دەڵێ ئینشاءالله ئەو گوناهی هەمە بەشک و خوای گەورە بەهۆی ئەوە بیخاتە سەر ئەوان و حەسەناتی ئەوانم بۆ بێ تەنها نازانی بیر دەکەیتەوە جاری واشە گومان بۆ دەبێ دەڵێ چێ دەڵێەوە هەر ئەسڵەن موسڵمانە چێ دەڵێ کەسێکی کافر نییە و دەستێک نییە هاتۆتە ناوە بۆ ئەوەی کە مسلمانان تەشویه کات و سمعی مسلمانان نەهێڵێت احتیمال ئەوەش هەبێت بەڵام هەندێکیان ناسراویشن کەچی ئەو هەموو درۆ دەلەسە و بوهتانە دەکات یەک کەلیمە عائیشە فەرمووی کە ڕاستیش بوو پێغەمبەر عەلەیهی سڵام فەرمووی ئەگەر لەگەڵ ئاوی دەریا تێکەڵی کەی ئەوە تێکەڵی دەکات ئەی چۆن ئەو هەموو درۆ و بوهتان و درۆ دەرەسەیی کە دەکرێت پرۆپاگەندەیە ناحەقە خوای گەورەمان پارێزی جاکەواتە براکانم با بزانین تەنها خوێنمان لەسەر یەکتر حەرام نییە سمعەت و کەرامەتیشمان لەسەر یەکتر حرامە بۆ من باسی تۆ بکەم بە ناحەق و بە حەقیش کە صیفەتێک تێتدا هەبێ کە من لای خەڵک باسی کەم پێت ناخۆش بێت ئەوە غەیبەت چونکە غەیبەت ذیکڕکە ئەخاکە بیما یەکڕە غەیبەت ئەوەیە کە تۆ باسی برایەکی موسڵمان بکەی بۆی کە پێی ناخۆش ئەوە غەیبەتە کە تێیدا نەبێ ئەو صیفەتە ئەوە بوهتانە بەڵام وتمان هەر شتێک پەیوەست بوو بە حەقی خواوە بۆ نمونە کەسێک فتوایەکی بە شەرعیدا دەڵێ ئەو فتوایە بێ شەرعیە ئەو فتوایە شەرعی نیە و مخالفی سنەتە وریابن کەسێک خەڵک بانگ دەکا بۆ بیدعە بۆ خوڕافەت و شەخص پەرستی پێویستە خەڵکی لێ وریاکەیتەوە ئەوە بۆ خوایە بۆ خۆت نییەوە ئەوە ئەجرت هەیە لەسەری ئەمما من بێم هیچ پەیوەندی بە نوسڕەتی دینی خواوە نییە و تەنها باسی تۆ بکەم و غەیبەتت بکەم یا بوهتان بۆ بکەم پەنا بەخوا تاوان